شەڕێکی نوێ لە دەرگای هەرێم دەدات. ئەمریکا و ئیسرائیل و ئێران و تورکیا بەشێکی یاریەکەیان دەگوازنەوە بۆ هەرێم و هەرێم دەبێتە گۆڕەپانی گێمێکی نوێ یاریەکە. سڵاوتان لێبێت و من ڕاویارم دۆسی ئەم جارەتان پێشکەش دەکەم. پێدەچێت ئاگرێک هەڵگیرسێت کە سووتوەکەی هەمووان بگرێتەوە. ئێران لە یەک کاتدا لە خاکی هەرێمەوە دەیەوێت ڕوبەڕووی سێ وڵاتی زلهێز ببێتەوە. شەوی چوارشەممە بۆ جاری سێهەم فڕۆکەخانەی هەولێر لەلایەن دەستێکی نادیارەوە کرایە ئامانج و سێ موشک ئاراستەی فڕۆکەخانەکە کرا. بەپێی ڕاگەندراوەکانی حکوومەت ئەو موشەکانەی ئاراستەی کۆنسوڵخانەی ئەمریکا کراون، بەڵام لەلایەن ڕادارەکانی ئەمریکا خراونەتە خوارەوە. یەکەم هێرشی موشکی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر لە 1 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بوو، کاتێک دوو موشک ئاراستەی فڕۆکەخانە کران. دیسانەوە لە 15 شوباتی ئەم ساڵ 8 موشک ئاراستەی فڕۆکەخانەی هەولێر کران کە بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستان بریندار بوون و دڵڕاوکێ و شڵەژانێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بەگشتی و هەولێری پایتەخت بە تایبەتی دروست کرد. ئەو هێرشە لە سەراستی ناوچەکە و جیهان کاردانەوەی زۆری بە دوای خۆی دەهێنا و هاوسۆزیەکی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کرد. هۆشداری توندیش درایە وڵاتانی دراوسێ کە خۆیان دوور بگرن لە بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان. لە مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێم دەستگیرکردنی دوو کەسی ڕاگەیاند کە دەستیان لەو هێرشە موشەکێدا هەبووە کە بەڕەگەس عەرەبن و لە ناو هەرێمەوە هاوکاری ئەنجامدەرانیان کردووە. بەپێی ڕاگەندراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێم ئەو هێرشە موشەکیانە ئامانجیان کۆنسوڵخانەی ئەمریکا بووە لە هەولێر. باڵێۆزخانەی ئەمریکا لە عێراقیش ئەوەی پشتڕاست کردووەتەوە. کەواتە ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە یاریە ئاگرینەکەی ئەمریکا و ئێران لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و خەریکە ئەو شەڕێی کە چەندین ساڵە لە عێراق بەڕێوە دەچێت لە دەرگای فڕۆکەخانەی هەولێرەوە بە هێواشی دێتە هەرێمی کوردستان. ئەگەرچی بەڕوونی دیارنی ئەنجامدەرانی ئەو هێرشانە کێن و مەبەستیان چییە، بەڵام هەمووان پەنجە بۆ میلیشا شیعەکانی سەر بە ئێران لە ناو عێراق ڕادەکێشن. ئێستا ئێران لە شنگال و هەولێرەوە دەیەوێت هەرێمی کوردستان بکاتە مەیدانێکی تری ململانیەکانی لەگەڵ ئەمریکا. ئەوەشکردنەوەی دەرگای شەڕێکی درێژخایەنی ترە بۆ هەرێمی کوردستان کە دوور نییە ئاگرێک بێت و قەوارەی هەرێم بسووتێنێت. هەرێمی کوردستان ناکۆکێکی ئەوتۆی لەگەڵ هیچ گروپ و لایەنێکی چەکداری شیعە و سوننە لە عێراقدا نییە تا بکرێتە ئامانج. ئەگەر بوونی ئەمریکا نەبێت لە هەولێر، هاوکات ئەگەر هەڕەشە و لەشکرکێشەکانی تورکیا نەبێت، ئەوە ئێران گروپە شیعەکانی نزیک لە خۆی لە شنگال و ناوچەکانی دیکە جێگیر ناکات. لە هێرشەکەی شەوی چوارشەممەی ڕابردووشدا سێ موشک ئاراستەی بنکەیەکی سەربازی تورکیا لە ناحیەی زیلکان سەر بە شارۆچکەی شێخانی دهۆک لە نزیک بەعشیقە کراوە کە بەپێی زانیاریەکان سەربازێکی تورکیا کوژراوە. بۆیە ئەمجارە تورکیاش خراوەتە ناو یاریەکە و هەریەک لە ئەمریکا و ئیسرائیل و ئێران و تورکیا خەریکە هەرێمی کوردستان دەکەنە مەیدانی ململانەیەکی نوێ و بە شێوەیەکی ڕانەگەیەنرا و یاریەکەیان لە هەولێرەوە دەست پێ کردووە. لەلایەکی دیکەشەوە وێڕە ئەوەی بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕەتیان کردەوە، بەڵام هەندێک لە سەرچاوەکانی ڕۆژنامەوانی باز لەوە دەکەن کە ئێران لەوە دڵنیا بووەتەوە دەستگای هەواڵگیری ئیسرائیل لە هەولێر و لە ناو کونسوڵخانەی ئەمریکادا کراوەتەوە، بۆیە ئەو هێرشانەی ئەنجام داوە. کاتێک ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەیەکی دیکە بەتایبەت لە سووریا و عێراق گورزێک لە ئێران دەدەن، هەرزوو ئێران لە هەرێمی کوردستانەوە دەیەوێت تۆڵە لەو دوو وڵاتە بکاتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل گروپە چەکداریەکانی ئێرانی لە سووریا بۆردومان کرد. هەفتەی ڕابردووش مۆسادی ئیسرائیلی لە ڕێی ڤایرۆسێکی کۆمپیوتەریەوە سیستمی ناوەندێکی پیتاندنی یۆرانیۆمی لە ئیسفەهان تەقاندەوە. چەند ڕۆژێک دوای ئەو هێرشانەی ئیسرائیل، ئێران لە ڕێی میلیشاکانیەوە
بنکەی سەربازی ئەمریکای لە عین ئەسەد و فڕۆکەخانەی هەولێری موشکباران کرد. چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا ئەو ململانەیە بچێتە قۆناغێکی نوێوە و هەرێمی کوردستان بەکردەوە بکەنە مەیدانی شەڕی چەکداری. بەشێک لە چاودێرانیش باس لەوە دەکەن کورد خۆی هۆکارێکە بۆ ڕاکێشانی ئەو ململانەیانە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە جۆرێک کە هەرێم خەریکە هەموو هێلکەکان دەخاتە سەبەتەی ئەمریکاوە و پشت لە ئێران دەکات. لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان سیاسەتێکی یەکگرتووی استراتیژی و بێلایەنی نییە، بە جۆرێک هەر لایەنە و سیاسەت و ئەجێندای تایبەت بەخۆی پەیڕەو دەکات. ئەوە شوای کردووە هەرێمی کوردستان ببێتە شوێنی تەراتێنی وڵاتان. ئێستاش خەریکە هەرێمی کوردستان دەکەنە مەیدانی جەنگێکی نوێ.